خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵا و کارانم بەیەکەوە پانۆرامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. هەڵبەتە ئەوەی کە زۆر تراژیدیە وێڕای لەشکرکێشی و وێڕای ئەوەی کە زوڵم لەسەر خاچی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت ناوە ناوە بە درۆن پەلاماری هەندێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانت بێت. دوێنێ لا نزیک سەی سادق ئۆتۆمبیلێکی مەدەنی کرایە ئامانج و دوو ڕۆژنامەنووسی ژن شەهید بوون و هاوڕێیەکیشیان بریندار بوون. ئەوەی لەوە داخترە و قوڵترە ئەوەیە کە هێشتا هەواڵەکە بڵاو نەبووەوە دەستگایەکی ئەمنی پارتی باسی لەوە کرد کە ئەو هێرشە درۆنیە بۆ سەر چەکداریان گروپێکی پارتیکرێکارانی کوردستان ئەنجام دراوە. دوایی کە دەرەکەوێت دوو ڕۆژنامەنووسی دانیشتووی هەرێمی کوردستان لە هەر دەستگایەکی شەکەن ڕۆژنامەنووسی ژن نەچەکی پێ و نا ئەندامی سەربازی و سیاسیشە تەنها ڕۆژنامەنووسێکە و خەبەرەکان ئەگەێنێ. ئەمە لە هەرێمی کوردستان دۆخێکی زۆر تراژیدیای دروست کردووە. بۆچی دەبێت کورد بەو شێوەیە دوژمنی کورد بێت؟ ئێمە لە پانۆراما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز ڕۆژان عەفرینی نووسەر و ڕۆژنامەنووس سوپاس کاکۆزان و بەڕێز ڕۆژان شەهید حەمەڕەش کە ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. ڕۆژان خان بەخێر بێت. کاکۆزان بەخێر بێت. کاکۆزان ئەگەر تێگەیشتنی تۆ بۆ حاڵێکی وەها کە وێڕای لەشکرکێشی کە بەڕاستی ئەمە زوڵمە لەسەر خاچی هەرێمی کوردستان خەڵک شەهید دەکرێ و بە بەهێزی چەکدار کە لەو نزیکە لەو نزیکە ینی ئێستا ئەمە ڕۆژنامەنووسێکی نەچەکمان پێ نەیت مایکێکە قەڵەمێکە ڕۆژنامەنووس تاوانێکیە. مخابن بڕاستی ڕەوشی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و ئەمەشی بڕاستی ئەلۆزیەکی گەورە دروست دەکات لەبەر ئەوەی کە ڕۆژنامەنووس بووتە ئامانجی ئێرشەکان ئەمە ئەبێ بە مەترسی لەسەر هەموو کومەلگەی کوردی لە هەرێمی کوردستان و بە تایبەت لەسەر ڕۆژنامەنووسان. ئێستا ڕۆژنامەنووس لە هەموو وڵاتێک پارێزراوە، مافی پارێزراوە، تەندروستی و ژیانی پارێزراوە. ئەمە ئەندامی دەسڵاتی چوارەمی لە هەموو وڵاتێکی جیهانی ڕۆژنامەنووس ئامادەیە بوو ڕاستیەکانی گەل ڕاستیەکانی کە هەیە لەسەر ئەرضیل واقع پێشانی گەل بدە، پێشانی هەموو لایەنەکانی نیودەوڵەتی بدات، حەقیقەت چییە، ڕاستی چییە، ئەو شتانەی کە ینی خزمەتێکی زۆر مهم و ئینسانی، ینی خزمەتێکە کە پێویستی کۆمەلگا بەو ڕۆژنامەنووسە هەیە کە ئەو ڕۆژنامەنووسە پارێزراو نەبێ و ژیانی پارێزراو نەبێ و ئێرش بکرێت سەر لەوێ لێ بدن، لەوێ بکن بە ئامانجی لێدانی فروکەکانی جەنگی. ئەمەە کێشەیەکی زۆر گەورە هەیە و پێم وایە یعنی زۆر گوناحە کە چی لایەنێکی کوردی بێ بابێت نابێت بەراوانی لە ئێرشکردنی سەر ڕۆژنامەنووسان بکات. چیت بێ بابێت، چی لایەنێک بێت نابێ. ئەمە زانی چۆن لە ڕووی قانون و یاسای نیودەوڵەتیش بڕاستی تاوانە، چونکە ڕۆژنامەنووس پێنووسی لەگەڵە قەڵەمی لەگەڵە چەکی پێ نییە. ئێستا ئەو دوو کچانە چەکی پێ نەبوون، ینی ئەو چەکەکانیان کامیرە بوو، هەر ئەوە بوو ینی و پێنووس و قەڵەم بوو. کەواتە ئێرشکردن لەسەر ڕۆژنامەنووسان ئەمە تاوانەکە و ئەمە لەنەو هەموو شەڕ و جەنگدا نابێت ڕۆژنامەنووس بکەن بە ئامانجی ئێرش، ئەبێ پارێزراو بێ. زۆر باش. خات و ڕۆژان ئێوە پەرلەمانتار بوون و خۆتان ژنن و ئەزانن لە معاناتی ڕۆژنامەنووسیش بێگومان. یعنی ئەبێ ڕۆژنامەنووس تاوانێکی کردبێت تۆ بێ بەو تەکنەلۆژیایە بۆ جاسووسی کردن بە هەموو شتێک دوو ڕۆژنامەنووسی ئافرەت ژن بە ئامانج بگری و شەهیدیان بکەیت. بەناوی خۆی گەورە بەڵێ دیارە کاکزانە ئەوەی کە دوێنێ ڕوویدا زۆر بەداخەوە ڕۆحیان شاد بێت ئەو دوو خاتونەوە هیوای چاکبوونەوە بە بریندارەکان. ئێمە هەمومانە زانین ڕۆژنامەنووس ئەبێ ئازاد بێت، یعنی بەپێی یاسا یەکەم خاڵی ئەوە سربەخۆیە و ناکەوێتە ژێر ڕکێفی هیچ کەس و هیچ لایەن و هیچ شتێکەوە لە کارە پیشەیەکەی خۆیە جگە لە یاسا دەسەڵاتی یاسا.
بەداخەوە لە چوارچێوەی هێرشانی کە بۆ سەر هەرێمی کوردستان هەیە و ڕۆژانە ئەی بینین لەملا لەولا ماڵی هاوڵاتیانە سوتێری هاوڵاتیانی سیڤیل شەهید دەکرێت بەداخەوە لەوە کارەسات بارتر ئەوە بوو کە دوێنێ ڕۆژنامە نووسانیشی گرتەوە کە ئەوان چەکی دەستیان قەڵەم و مایک و کامێرەیە ئەمە لە کاتێکە کە ئەوەی کەوای کردووە هۆکارە بۆ ئەوەی ئەم پێشێلکاریانە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و ئەم دەستدرێژیانە بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و جگە لەوەی کە چەندین کیلۆمەتر ئەو وڵاتە هاتۆتە ناو هەرێمی کوردستانە و بێدەنگی لێکراوە ئەمە بێدەنگی حکومەتی عێراقا و پاشان حکومەتی هەرێمی کوردستانە جگە لە بێدەنگیەکەش خاڵێکی تر کە سەلمێنەری یعنی ئەوەی کە وا ئەکات لە مرۆڤەکان کە گومان بەرن کە دەستێکی ناوخۆیی هەیە کە لایەنێک لە پشتی بێت کە لایەنێک هۆکار بێ بۆ ئەوەی ئەمانە ڕووبدا لە ناو هەرێمی کوردستانە و بە تایبەت کەسێک دیاری بکرێت و لە ناوەڕاستی هەرێمی کوردستانە جگە لەوەی کە لە سنوورەکان ڕوەداد هێرش بکرێتە سەری بەداخەوە بوو کە بینیمان لەلایەن دەستگایەکی ڕسمی لە هەرێمی حکومەتی هەرێمی کوردستانەوە پێشەوەی ئەو لایەنەی بکەری ئەم کردەوەیە بوو پێش ئەو ئەم ئەعلانی کرد کە ئەمانە بەداخەوە ئەمانە کە وای ئەعلانی کرەمانە چەکداری لایەنێکن بەڵام ڕۆژنامە نووس کاری سلمیانەیە کاری بڵین ئاشتیانەیە ڕۆژنامە نووس چەکی پێنیە ڕۆژنامە نووس لە بەرەکانی جەنگیشە لولەی تفەنکی ڕوتێ ناکرێت یعنی ئەمە بەداخەوە وا کات کە گومانەکان بۆ ئەوە بڕوات کە دەستێکی ناوخۆیی لە پشت ئەمەوەیە کە ئێمە حکومەتێکی هەرێممان هەیە ئەگەر باسی ئەمن و ئارامی هەرێمی کوردستانەکرێ هەرێمی کوردستان هەموو هەرێمی کوردستان بە گەورەی ئەبێ بگرین حکومەت ئەگەر حکومەتی شارێکە حکومەتی زۆنێکە حکومەت جیای کردوتەوە ئەویان قسەیەکی کێ بەڵام ئەگەر حکومەتی هەموو هەرێمی کوردستانە ئەبێ ئارامی هەموو هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ بێ و لەسەر ئارامی هەموو هەرێمی کوردستانیش بێتە باسکردنی یان تۆمەتبارکردنی یان پێشوەختە بڕیاردان لەسەرەوەی ئەوانە چەکدار بوون لەلایەن دژە تیرۆری بەناو دژە تیرۆری پارتیەوە بەڕاستی ئەمە تا چەند جێگەی داخە بۆ کورد مەسەلەن تۆ بەپە لە هەواڵێک لەسەر سەی سادق کە ئەوش سنووری هەرێمی کوردستان و عمقی هەرێمی کوردستانە بڵێیت ئەمە چەکداری لێ بۆ جارێ ئەمە تۆمەتبارکردنی مەنتیقەیەکە دووەم چاواشەکاریە سێم غەدرکردنە لە دیسان شەهیدکردنەوەی ئەو دوو ڕۆژنامە نووسێت چی ئەگەیەنێ لای ئێوە بەداخەوە ئەمە ئاماژەکان بۆ ئەوەن ینی ئێمە وایە بینین کە جیاکارێکی زۆر هەیە هەرێمی کوردستان ئەم حکومەتە خۆی بە خاوەنی هەموو هەرێمی کوردستان نازانێت تەنیا ئەوە لەسەر نووسراوەکان نووسراوە حکومەتی هەرێمی کوردستان جیاکاریەکە لە نێوان شارێک و شارۆچکەیەک و شارۆچکەیەکی ترە لە نێوان ناوچەیەک و ناوچەیەکی کەیە ئەگەر ئارامی هەموو هەرێمی کوردستانی بەلاوە گرنگ بێ ئەگەر دژە تیرۆری هەموو کوردستان بێ ئەبوو هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ئارامی هەموو ئەو ناوچانی بەلاوە گرنگ بێت نابوو جیاکاری بکات و خۆی بەداخەوە لەلایەن کەناڵێکی ڕسمیشەوە کە هەمومان نەزانین و کەناڵە سەر بە چکە سوک لایەنێکە پێش وەک چۆنەڵی پێش حەدەسەکە ینی هەر لەگەڵ حەدەسەکەیە و ئەم وەکەوەی کوردەواری ئەڵێ هەنگوینی لە کلۆرەدارە دۆزیوەتەوە بەو شێوەیە ئەعلانی کردو کە تۆمەتباری کردن کە دوو ژنی ڕۆژنامەوان بوونە قوربانی لەو هێرشە درۆنیە زۆر باشە ڕۆژانخان کاکۆزان هەمانەوە پرسیارێکە کردم ینی ئەمە تا چەند مەترسیدارە و تا چەند بەڕاستی بۆ مەسەلەی نیشتیمانی و نەتەوایەتی ناخەژێنە کە تۆ ببینی دەستگایەکی ئەمنی خێرا پێش حەدەس بکەوێت و بڵێت ئەمانە چەکدار بوون یعنی تۆمەت بۆ باشووری کوردستان دروستکە بۆ ناوچەیەک و دەستی دوژمن ڕابچێشە لە لایەکی تر وەکوتم لە ڕۆژانخانم پرسیار کرد مەسەلەن دووجار ئەو ڕۆژنامە نووسانە شەهید بکرێنەوە بەداخەوە ئەمە بڕاستی کاریساتە ینی بڕاستی ئەم هەڵوێستا کاریساتە لەبەر ئەوەی ئەبێ سەرەتا ڕەوشی ئەو بویێرە کە ڕووداوە بناسن ئەمە بە دوو دقە و بسێ دقە تۆ بڕیار بدەی و تۆ بەیانەمەیەکی دەربخینێ ئەوە ڕاست نابێ چونکە ئەبێ تۆ بزانە بێ ڕاستە ڕاست نییە ئەوەی لەوەنەی کە ئەو کەسانەی نزیکی حەدەسەکە بویێرەکە یەکسەر بۆیان تێل کردوونە و بوو ئیشی خۆیان و بوو چەند پارەیەکی وەریگرن بوو راپۆرتی خۆیان ساغ بکەن بەو شێوایی کە
ئەوانش ئەبێ یەکسەر بڕیار نەدن لەسەر ئەو کەسانی کە لێ کە شتێک بووە ناردونە معلوماتێک بۆیان ناردونە ئەبێ خۆیان لیژنەیەکی بنرینە خۆیان و تەداخل بکەن خۆیان لەگەڵ دژە تیروری سلێمانی لەگەڵ دژە تیروری سلێمانی پەیوەندی بکەن هەماهەنگی بکەن لەگەڵ هێزەکانی ئاسایش ئەبێ هەماهەنگی بکەن کە چۆنە ئەنجە بڕیار بدەن ئەنجە بەیاننامە دەربخینن ینی ئەو بەیاننامەی بەو شیوایی و بەو سرعەتە و بەو ینی خێرایی زۆر بڕاستی ڕاست نەبوو و زۆر جێگەی داخە و ئەمەش لایەنێکی کوردی کە بەو شیوایی دەکات ئەمە لەسەر حسابە لەبەر ئەوەی ئەمە بوو مێژوو ئەنووسرێت لە دوای چەند دقیقایك یەکسەر بڕیار دەدێت و دوایی کە حقیقەت و ڕاستیەکەی ئاشکرا دەبێت ئەو حەدەسە و نییە کەواتە دوو ژنن ینی ئەمە ینی کەواتە ئەو بەیاننامەی کە بڵاو کراوە هیچ ڕاست دەرنەچوو بۆیە بۆ ئەوەن خراپە یعنی خراپ ئەکەوێت جێگەی باوەڕی نامینێ باوەڕی خەڵک نامینێ بەو هێزاکە ئەگەر بەو شیوایی بەردەوام بێت لەسەر ئەوەی خەڵک ینی بۆچوونی کەسێکی کە بوو خۆی ویستیەتی شتێکی بینوسێ بوو ئەوەی پەلە ئەوە پێم وایە ئەمە هەڵا بوو و غەڵات بوو ئەمەگەر ڕۆژنامە نووسێک بینوسێ لەوانەیە مەسەلەن هەر ئاسایی بێ بەڵام دەستگایکی ئەمنی دەستگایەکی ئەمنی جێگەی داخە جێگەی باشە ئێستا لە قامشلۆ ئەو بردومانانە ئەکرێ لە ناوچەکانی بە ڕۆژاوی کوردستان لە باشووری کوردستان لەشکرچێشی هەیە ینی ئەبوو ئەمانە هەڵوێستی کورد یەک بخایان کورد پەرت بکە پێم وایە دوبایە لە بوێرێکی بۆ هادا زۆر بوریایی بینوسن بوریایی تەسریح بدەن لێدوان بدەن بوریایی قسە بکەن لەسەر کەناڵەکان بوریایی هەموو شک چونکە وەکو جەنابەتشی فەرمی ئێستا ئالۆزیەکی لە هەر چۆر پارچەی کوردستان هەیە ئەو ئالۆزی لە هەر چۆر پارچەی کوردستان مەترسی لەسەر ئەوەی نیشتیمانی کورد هەیە بۆیە یعنی ئەبێ ئێمە لەسەر ئەمنی قەومی نیشتیمانی کورد ئەبێ ئێمە وریە بن یعنی ئەگەر دژە تیرور لەی پارتی داخوێنێکی وا بدا لە بەرەمبەرجی ئەگەر یەکیتیش داخوێنێکی بەعکسی ئەو بدێت و ئەوەی دیکە بەعکسی ئەو بدێ و لەوێ بەو شێوەی یعنی عالەم دنیا تەماشاتکە ئەڵێ ئەم کوردە چییە ئەمانە جێگەی ینی جێگەی باوەڕی نین جێگەی سیقەت نین کورد لەناو خۆیاندا لە دژی یەکترن کە ئێمە لە ناو خۆماندا دژی یەکتر بوون کەواتە جیهان عالەم دنیا وێ چۆن باوەڕی بە ئێمە بکات بۆیە من تکا دەکەم هەموو لایەنەکان و بتایبەت بەرادەرانی پارتی هەوڵ بدەن ئەو شتا قبول نەکەن جارێکی دیکە دووبارە بێتەوە چونکە ئەگەر دووبارە بێ بۆ ئەوەش باش نییە چونکە بۆ نیشتیمانی کورد باش نییە لەم کاتادا چونکە پێویستی من بەیەکبوون هەیە پێویستی من بە هەڵویستی نیشتیمانی هەیە پێویستی من بە یەکگرتنەوەی نیشتیمانی لە کۆنگرەیەکی کە هەمیان وەکو یەک هەڵوێست کە ئێمە بتوانم لە باغا لە دیماشق لە ئەنقەرە لە تەهران قسەی ئێمە هەبێ کە ئەو کاتە ئەو حکومەتانەش سیقەی بە ئێمە دەکەن یا بچاوەکی تەماشای ئێمە دەکەن فەرموو با ئێمە لەگەڵ مافی ئێوە دانشن و مافی خۆتن وەریگرن بەڵام کە ئەگەر بەو شێوەی بۆ ئێمە لە دژی یەک و بۆ حەدەسێکی ئاوا ئێمە شتەکان گەورە بکەن و شتەکان بکەن بە شتێکی تەرۆر یا شتێکی هێزێکی چەکداری یا ئەو کاتە مژاری کورد بچووک دەبێتەوە و ئەو شتی کە هەیەی بڕاستی ئەو ڕۆحی نەتەوی لاواز بێت بۆیە گەنجەکانمان ئێستا بچێت لای گەنجێکی قسە بکە بەعزی کوردستان ئەڵێ کاکە فشایە تۆ واز لێ بێنە ئێمە خۆمان زانین چییە کوردستان فشایە ئازادی فشایە هەمووشت فشایە یعنی گەنجی ئێمە بۆیە بڕوانەمەوە لەبەر ئەوەی ئەبینێ تەماشا دەکێ لێدوان و شەڕی ناوخۆیی و شەڕی ئیعلامی و ئەم شتانە هەموو ئەمە تەئسیر و کارەگیری خراپ هەیە لەسەر گەنج و لەسەر کۆمەڵگەی کوردی زۆر باشە ڕۆژان خان ژن لە هەرێمی کوردستان لە هەر کورد بە گشتیلات شوێک بێ هەوڵێکی زۆر دراوە کە بەرگری لە مافی ژنان بکرێت ژن تا سەری دەرهێنا لە مەتبە خاتە دەرەوە بوو بە پەرلەمانتار بوو بە ڕۆژنامەنووس بوو بە فەرماندا بوو بە شۆفێروانیان بوو بە سیاسی ئێستا شەهیدکردنیان بەو شێوە لەلایەن دوژمنەوە بەمەبەست نییە بۆ چاوترساندن نییە بۆ ئەوە نییە کورد زیاتر ماڵوێران بکەن
بەڵێ دیارە هەر لە سەرەتای شۆڕشەکانی کوردەوە ژن ڕۆڵی کاریگەری هەبووە پاڵپشتی پیاوان بوون و کاریان کردووە و ڕۆڵیان هەبووە خۆشیان لە سەرخستنی هەموو ئەو شۆڕشەیەک لە دواییەکانی کە لە کوردستانە بووە و ئەوەیشی هەیە ئێستا کە باسی مافی ژن و ئەوەی کە پێویستە بۆ ژن بکرێت و ژن خۆی ئەنسوڕێکی ئاشتیانەیە کە هەمیشە هاوکار بۆ ئەوەی دەستی ئاشتی لە ناو هەموو کۆمەلگایە باڵا دەست بێت. ئەوەی کە ئێستا کرێ بەرامبەر بە ژن بێگومان خاڵێکی کێ لەوەی کە وای کردووە کە ژنان چاوترسێن بکەن بەڵام ژنانی کورد زۆر لەوە گەورەترن و ژنانی کورد بیر و باوەڕیان زۆر لەوە قایمتر و تۆکمەترە کە ئەم هێرشانە کە ئەم قسە و ئەم قەتیسکردنەوەی مافەکانیان لە چەند شتێکی بچووکە ڕێگەیان لێ بگرێ ئەوەی پێویستە ینی ئێمە لە کۆمەلگای خۆمانە هاوکار بین بۆ ئەوەی کە زیاتر ژنان بڕۆنە پێشەوە چ لە ڕێگەی پەروەردەوە بێ چ لە ڕێگەی کەناڵەکانی تەلەڤیزۆن و میدیاوە بێ چ لە هەموو ئەو ڕێگانی کە وەسیلەیەکن بۆ ئەوەی ژنیش مرۆڤە و مرۆڤ ڕێز لە بەهاکانی مرۆڤایەتی بگریت ئەبێ ڕێز لە ژن بگریت. ئەمانە هەمووی پێکەوە کۆبوونەتەوە ئەوەشی کە هەیە بەڕای من لە ناو هەرێمی کوردستانە ئێمان بوو لە هەرێمی کوردستانە و ئەم حکومەتە دڵخۆشکەر بووە بۆ هەموو پارچەکانی تری کوردستان ئەم حکومەتە کارێکی وای بکردە هەموو پارچەکانی تری کوردستان ئومێدێکیان پێی هەبووە و هیوایەکیان پێ هەبووە بەڵام بەداخەوەی بینین لە ناو خۆی هەرێمی کوردستانیشە خۆی وا بچووک کردوێتەوە کە لە ناوچەیەکە خۆی بینێتەوە خۆی بە حکوومەتی ناوچەیەک یان شارێکە بینێ کە ئەو شارەهی هەموو هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان و کوردستان زۆر لەوە گەورەترە کە لە چەند کەسێک و لە چەند وەزارەتێکە کە خۆیان بچووکن خۆی ببینێت. بەڕێز باسی جیاکاریت کرد بەسەلەن ڕۆژێک بە ڕۆژنامەی فەرمی پارتی ئەڵێ پەکەکە لە سلێمانی مەشقەکەن ڕۆژێک ئەچن شکاتەکەن لە مەتاڕی سلێمانی ڕۆژێک ئەچن شکاتەکەن لەوەی بە ڕۆژنامە نووسەڵێن ئەمە چەکدار بۆ ڕۆژێک بە خوێنکاری زانکۆڵێن لە لۆفەکانی پێنجوێن ئەمە چەکدار بۆ ڕۆژێک بە کۆمەڵێک خەڵکی جوتیاری مناری قەندی لەڵێن ئەمە چەکدار بووە. ئەم خۆجیاکردنەوانە ئەم بەرچاو تەسکبینیە چ زەربێک لە هەرێمی کوردستان و خوێن و قوربانیدانی خەڵکی ماندووەدا. بێگومان یەکەم شت کاریگەری لەسەر بیر و باوەڕی ئەوانی کە گەنجن کاریگەری بەڵێ وەکوی کاگوەزانتی دواتر کاریگەری خۆی هەیە ئەوە تایمە بینیمان هەرێمی کوردستان تووشی ئەوە مقەیرانە بوو هەرێمی کوردستان لە قوارەیەکەوە کە دانپیانراوە بەپێی دەستورم قوارەیە هەیە ئێستا گەشتین بەکوێوە ماوەی 48 ڕۆژ 49 ڕۆژە فەرمانبەران موچیان وەرنەگرتووە و ئەگەر بەم شێوەیە بڕوا سەر بۆ قەیرانی گەورەترە کێشەیە و وای لێ هێت کە هەرێمەکە بەرەو مەترسی ینی ڕوبەڕووی مەترسی گەورەترە بێتەوە بەرەو لە ناوچوونیە بەرن ئەو تاگڕەویەی کە لە بڕیارە هەیە ئەو تاگڕەوەی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت لەم کابینەی حکوومەتا هەیە وای کردووە کە هەرێمی کوردستان زۆر بچووک بێتەوە هەمومان بە چاوی بینین ئێستا و هەموو کەسێک لەم هەرێمی کوردستانە درک بەوە کات کە تاگڕەوی بڕیاردان بەرەو گەورەی نابات بچووک دەکاتەوە و واد لێکە مافەکانی و زەرمەندی یەکەمیش کە خەڵکی هەرێمی کوردستانە هەموو هاوڵاتیانی ئەم هەرێمەیە کە زەرمەند دەبن لەو تاگلایانی بڕیاردانە و لەو تاگڕەوەیکە لە بڕیاردانە هەیە کە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیاردەن. زۆر باشە کاکۆزان بۆ باسی گەنجت کرد گوێت کە زەربیان لە ئینتیمای گەنجداوە کە مەعاش نادرێ کە مەعاش نادرێتە باوکو کە سوکاری ئەو گەنجانەش بێپارە ئەبن. مثلەن ئێمە ساڵێک لێرە بەرنامەمان لەسەرەوە کە سلێمانیان قەتیس کردووە موچە نانێرن جیاکاری ئەکەن مثلەن لە ڕۆژئاوا ئەوە خۆت ئەبینی کە ڕۆیشتنەوە بۆ ڕۆژاوە زۆ قورسە ینی ئەو دژایەتی کردنی یەکە ئەمە ئەم عقلێتە تەسکە لەبەر خاتری تورکیا سوودی چێ هەیە بەڕاستی بداخەوە بڕاستی ئەمەی ئەگەر ئێمە تەماشا بکەن بوو پەیوەندیکردن لەگەڵ تورکیا یا لەگەڵ ئیران یا لەگەڵ وڵاتێکی دیکە بوو مەسەلەی بەرژوەندی نەشتیمانی و نەتەوی بێت کێشە نابێت بەڵام ئەگەر بزانبن ئەو پەیوەندیە ئەبێ لە خزمەتی کۆمەلگەی کوردی نەبێ و بە تایبەت لە گەنجان گەنج ئێوێ لەم کوردستانە
بەری خۆی بدە ئەوروپا و بچێ لە دەریایی سپی و دەریای نەوەڕاست لەوێ ژیانی خۆی لە دەست بدە لەناو ئاوەکە ئەو کاتە کارەساتێکی نیشتیمانی دروستە بێت یانی بڕاستی چونکە گەنج ستونی هەری بەهێزی کۆمەلگایە و لەناو کۆمەلگەی کوردی ئەگەر گەنج نەمینێ پێشمەرگای چۆن ببێ ئەگەر گەنج نەمینێ ئاسایشی چ بکێ ئەگەر گەنج نەمینێ دژە تیرۆ لەکوێ بمینێ ئەگەر گەنج نەمینێ ینی بڕاستی ڕەوش خراپ دەبێ تەماشەکە لە ماوەی ساڵێک بە هەزاران کەس چوو بۆ ئەوروپا چەندین کەس لەناو ئاو خەنکان خەڵکی هەریمی کوردستانن ینی و بە تایبەت سلێمانی و دەروبەری سلێمانی زۆر ئەڕوان خۆتان ئاگادارن زۆر هەیە تورکیا ڕادستی جەبهەتە نەسرا دەکات لە ئۆدلێب لەوێش تاگ و کەسوکاریان کە ئەهێنن بە پارە بە هەوڵدان بە هەموو شتکی تاگ و ئەو منەڕانکانی خۆ پێوە بکەن و جارەها پێیان ناکەن کەواتە ڕەوشی گەنجان لە مەتەرسیکی گەورەدایە ئەبێ حکومەتی هەریمی کوردستان و بە تایبەت لایەنەکان یەکیتی و پارتی هەوڵ بدن یەکبوونێکی بەهێز لە ناو خۆیاندا وەکو جاران بکەن بۆ ئەوەی کە هەوڵ بدن ئەم گەنجانە لەدەست خۆ نەدەن چونکە حکومەتی هەریمی کوردستان مادانکی بۆ حکومەتی هەریمی کوردستان کەواتە دوو حزبی بەهێز گەورە یەکیتی و پارتی ئەمەنە هەنە بتوێنێتەوە یانی ئێستا ڕاستە حزبی دیکە زۆرن ئەوە زۆرن بەس کاکە بتوێنێتەوە لە یاسایەکی نیدۆڵەتی هەیە ئەمانەی کە پشت پەردە ئەم دوو حزبانە لە هەریمی کوردستان ئەبێ هەرە بمنن ئەنتیخاب ببێن نەبێ هەڵبەجاردن ببێن نەبێ ئەمانە ئەبێ هەر هەبن یعنی نەکو من بڕیارم داوە هێزەکانی نیودەوڵەتی پشت پەردە هەیە ئەم حیزبانە ڕاستە بە ڕاستیەکەی بڵێن هەڵبژاردنجی ببێت و هەر وەک خۆیەتی ئەم حیزبانە ئەبێ هەبن یعنی چونکە ئەوە ئیشی نەودەوڵەتی ئیشی من نییە بە بڕیاری من و تۆ نییە بۆیە بەڵام خۆ نابێ ئەوانش پاڵی لێ بدەنەوە بۆ نمونە بەڵێ لێرە شتەکەیە طبعاً ئەبێ ئەو هێزانە هەردووکیان بڕاستی یەکیە بکەن ئێستا یەکیتی زانم من لێرەمە یەکیتی زۆر هەوڵدەدا یەکیتی هەوڵدانێکی زۆر هەیە بۆ پارێزنی ئەو سەنگە بۆ پارێزنی ئەو ڕاستی کە هەیە دەستکەوتەکانی هەیە بەڵام ئەڵێن کە پارتی نایەڵێ بۆچی بەهۆی تورکیەوە کە ئێستا تورکیا بتوێنێتەوێ تورکیش بەرژەوەندی خۆی دەوێ کە بەرژەوەندی خۆی دەوێ بەڵام ئەبێ ئێمە لایەنی کوردیش لە بەرژەوەندی خۆیش بکات و بەرژەوەندی تورکیش لەبەر چاوە بگرن مشکلە نییە بەس بەرژەوەندی کورد لە هەریمی کوردستان لە پێش هەموو شتەکە یەک دووەم لەگەڵ ڕۆژاوای کوردستان ئێستا بوونمونە برادرانی پارتی دیموکراتی کوردستان بە ئاسایی بازرگانی لەگەڵ ڕۆژاوای کوردستان دەکەن بازرگانی ناو دەکەن بازرگانی گەنم دەکەن بازرگانی وەک دەبێ شتی دیکە داوارە و چیە و دنیا و هەموو شتێکی بازرگانی دەکەن لەگەڵ ڕۆژاوای کوردستان کێشەی نییە یعنی کێشەی ئەوان و لەگەڵ ڕۆژاوای کوردستان ئیشی بازرگانی نییە بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەبێ بکێشە ئەوژی شانسی گەلی کورد خراپە باشە ئێستا کاکۆزان بازرگانی بۆ کورد میهمە بۆ پرسیینەتەواتی یان هەماهەنگی سیاسی بەڵێ نەمگوت شانسی خەڵکی کورد خراپە لەبەر ئەوەی تەنها بازرگانیە ئەوەی سیاسیش نایکرد ئەگەر سیاسی خۆ سیاسی سوودا چونکە سیاسی هەلومەرجی کۆمەڵایەتی خۆش دەکا ژیان خۆش دەکا ئەگەر سیاسی خۆش بێ سیاسی دەسەڵاتی سیاسی ئەگەر خزمەتی کۆمەڵگە بکات ئەو کاتە ئابووریش کێشە نابێنێ ئابووریش باش دەبێ چونکە سیاسی هەموو شتەکە ئێستا ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ پەیەدە لەوێ لەوبەر ئەگەر یەکیان بگرن یا نزیکی یەک ببن بۆ خزمەت و بۆ ئاسایش و ئەمن بڕاستی کێشەی کوردی ئێمە لە ڕۆژاوای کوردستان نامینێ بڕاستی نامینێ ئالوزیش نامینێ یعنی کەواتە لێرە ئەو پەیوەندیێن و تەنها بازرگانی ئەوە لە خزمەتی نیشتیمانجی نابێ بڕاستی یعنی با خەڵک برسی بێ بەڵام با ئەمن پارێزراو بێ باشە کە بازرگانیە کاکۆزان ڕێگە ئەدەن خۆراک و شت بڕوا بۆ ڕۆژاوای کوردستان زۆر جارگلی ئەکرێڵەن شت گرانە بێ لە ڕۆژاوە لە قامیشلۆ لە ئەوەی کە بڕوات ئەبێ لە ڕێگەی پارتیەوە بڕوات ئەبێ لە ڕێگەی بازرگانەکانی کە پارتی دەستنیشان کردووە ئەوانە ئێستا با خۆت تەجریبە بکە لێرە بچۆ ئەگەر دەرفەت نییە ئەبێ طبعاً لەو بەرژوانە ئیداری ذاتی شوایە
اتفاقی کردووە ئەوش اتفاقی کردووە لەگەڵ پارتی یعنی ئێستا تۆ بچێ بڕوا ناکەم ڕێگە بدەم بە تۆ ئیداری ذاتیش وایە ڕێگا نادێت تۆ خەڵەت تەواو لەگەڵ برادرانی پارتی ئەوەی بازرگان هەنا اتفاقیان کردووە و ئیشی خۆیان دەکەن و کاری خۆیان دەکەن بەو شێوەی بەڵام من حەز دەکەم شتێکی دیکە بڵێم باش ئەمە بوو مێژوو 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ لەوبەر بتایبەت لە سەردەمی داگیرکردنی عفرین و سەریکانی خەڵک لە ئاو و لەو خەتەریە ئەڕوات و یەک مانگە و مەڕ لە ڕێگەی ڕسمی ئەچەن لە ڕێگە ئەو ڕێگەی کە دروست کراوە پرسیار بکەن من لەوەنەیە من غەڵەت بم ئەو ڕێگەی کە دروست کراوە بوو سایرە و بوو ئینسان بوو شوێنی ڕۆشتنی مانگا و مەڕ بەڵام ئەو ئاوەی خەتەر کە چەندین کەس تێدەخەنکان بوو بە جێگەی ڕۆشتنی خەڵکی مەدەنی و فەقیر و هەژار ئاوایە ئەوە جار هەیە ئەو کوردایەتێکی ئێستاە بەڵام ئەوەیە هەردوولا بەو شێوەی قبولیان پێیان قبول بوو بەو شێوەیان ئەمە بێ سەرکردەی نییە کاکۆزان مەسەلەن پێت وایە ئەگەر سەرکردەیەکی نیشتیمانی و نەتەوەی هەبووە وەکو سەرۆک مام جەلال مەسەلەن کە لە ڕابردوو هەمووانی کۆ کردو لە ژێر چەترێک ئەم کارە ساتانە لانی کەم بەشیشان ڕووی نەئەدا بەڵێ ڕاستە من ئەتوانم ئەوە بڵێم لە کاتی کە مام جەلال عمری خۆی کرد ڕەوەنشاد بێت کاک مەسعود بەرزانی خۆی لێرە لە سلێمانی ئەعلانی کرد وتی بداخەوە ئەمە لە کاتی کە مام جەلال هەبوو چی کێشەیەکمەند بوو بە یەک تەلەفۆن مام جەلال چارەسەری دەکرد یەک تەلەفۆن مام جەلال چارەسەری دەکرد ئەمڕۆ یعنی بڕاستی مام جەلال کاتی خۆ کلیلی هەموو کێشەکان بوو و چی کێشەیەکی گەورەش هەبوو لەگەڵ نێران یان لەگەڵ لە ناو خۆی مام جەلال چارەسەر دەکرد مام جەلال ینی ئەو کەسا بوو کەسایەتی کاریزمەی کوردی ڕاستەقینە مام جەلال بوو بۆیە لە سەردەمی کە مام جەلال هەبوو تەماشاکە ڕەوشی ڕۆژاوای کوردستان زۆر باش بوو عفرین هەبوو عفرین خۆم چۆم عفرین و هاتم یعنی عفرین ئازاد بوو خۆش بوو سەرێکانی ئەمانە هەموو ڕۆژاوای کوردستان یعنی وەزعیان باش بوو باکووری کوردستان ئەندە پەرلەمان کورد لەوێ زۆر ئازا و زیرەک و لێهاتوو هیچ کێشەی نەبوون ئاشتی هەبوو لە باکووری کوردستان ئەوە هەموو بە هەوڵدانی مام جەلال بوو و لە ڕۆژهەڵاتی کوردستان کە فشاری هەبوو لەسەر گەنجان یا لەسەر هەر شتێکی مام جەلال تەدەخولی دەکرد ڕزگاریان دەکرد ئەو کەسانەی کە کێشیان بوو لەگەڵ حکوومەتی ئیران و لێرە مام جەلال لە عێراق هەموو مانگێک 25 مانگ هەموو فەرمانبەرێکی پارەی خۆی وەردەگرت کاکە ڕۆژێک بدوار ناتکەوت فەرمانبەران زۆر ئیشیان باش بوو وەزعیان باش بوو کەسی نزانی ئەو کاتە لە عێراقەوە پارایەت هەموو کەسی ئەزانی لە هەریمی کوردستانە لە هەریمی کوردستان و هەموو شتێک تەواوە نەزانین مام جەلال لەوەیە هەموو شتێک جێبجێ دەکەێت مام جەلال خاوەنی ئەو هێزا بوو کە گەلی کورد بە ژیانێکی خۆش و ئەوە بڕات و ئەو کاتە گەنجانی کورد لێرە لە ئەوروپا دەهاتن بۆ ئێرە ئەوەنێکی خەڵکی سلێمانی بوو من ئێناسم لە ئەوروپا دوای 15 سال 16 سال دەهاتن پێ دوود کاکە ئێوە چۆن هاتن وتی کاکە ئەو کاتە ئێرە ئێستا باشترە بۆ ئێمە بەڵام ئێستا ئەو کەسەنە نەمان ئەوەشی ڕۆشتن و ئەوەی دیکەش ئەڕوان و مەترسی بەردەوام دەبێ بداخەوە زۆر باشە سەرۆک بافڵ لە دیداری یەشێتی گوتی ئەمە 45 میلیۆن مرۆڤین ئەگەر یەکگر و تۆبابین وەکەوەی کاکۆزانوتی ئەتوانی زۆر شت بکەین لانی کە توانین هەندێک مەترسی بکەین نەک بین بڵین وەرە درۆن بڕۆ لە سەی سادق بدا وەرە بڕۆ لە سلێمانی بدا وەرە بڕۆ مەتاڕەکەی سلێمانی دابخا بۆ لەبەرەوەی یەکێتی زەربەی بەربکەوێ ینی بەڕاستی ئەمە چ کارە ساتێکە ڕۆژان خام بە تایبەتی مەسەل لەسەر ئەو یەکگرتنە مەسەلەن ئێمە 45 میلیۆن مرۆڤین و دەتوانین ئەگەر بێکەوە ئەگەر نیوەمان بڵین نا دنیا دێتە ئەنی ئەبا ئاگاهێنین بەڵێ دیارە هیچمان کەمتر نییە لەو وڵاتانی دەرەوە و ئەوەی کە سەرۆک بافڵ باسی کرد تەواو دروستە و هەر جەنابیشیان جەنابی سەرۆک بافڵ ئێستا
ئومێدی هەرێمی کوردستان و پارچەکانی تریشە لە کوردستان پارچەکانی تری کوردستانیشە ئەوەی کە ئەو دروشمە هەڵی گرتووە بە کرداریش لە کردەوەکانیان دەرکەوتووە نەگوەکەوانی کە دروشمی گەورە و نەتەوایەتی و نیشتیمان پەروەری بە خەڵکە فرۆشنەوە و بەڵام جێبەجێ ناکرێت لە کردارەکانیانە بەڵکو و پێچەوانەی ئەوە ژەبینین لە کردارەکانیانە ئەو لایەنانە و ئەو شخصانە وای لێ هاتموو هەموو سەری ساڵێکی کوردی پامێکی کوردانەمان هەیە دەوڵەتی کوردیە نازانم وای لێ هەر نەگەیشت نازانین گەشت بەکوێ گەشت بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش بچووک بووە بەداخەوە بەڵام ئێستا وەک جەنابیان باسی کرد کاگۆزان لە مامجەلالەوە بۆ جەنابی سەرۆک باڵ ماوەتەوە کە ئەو هەڵمەتەی کە ئەو دەستی پێ کردووە ئەو هیمەتەی کە خەریکە ئەیکات ئەوە بۆ هەموو کوردستانەوە بۆ هەموو 45 کوردستانیانەکەی هاوڵاتیانی کوردستانە و ئەمە سلمێنەری ئەوەیە کە ئێمە ئازادیمانەوێ بۆ هەموو گەلی کوردستان لە هەر شوێنێکی کوردستان بن و هەر گەلێکی ژەگەر بڕوای بە ئازادی ڕۆژنامەوانی و لە پەیڕۆ و پرەنسیپەکانیان جێبەجێی نەکا و ئازادی ڕادەربڕین بڕوای پێ نەبێت ئەوە کۆمەلگاکەشی تەندروست نابێت کۆمەلگایەکی ئازاد نابێت ئەمە بنەمای کۆمەلگایەکی ئازادە ئێمە لە پرەنسیپەکانمانە ئێمە ئاشتیە دیموکراسیە مافی مرۆڤ و مافی بەرژەوەندی هەموو گەلی کورد لەوایە ئێمە گەلێکین گەورەین نابێ خۆمان بچووک بکەینەوە لە سەرشتی بچووک ئێمە ئەو گەلێن کابێ هەمومان پێکەوە دەستی هاوکار بین بۆ هەموو پارچەکانی تری کوردستان و دەستی هاوکاری درێژکەین و ئومێدمان هەیە بە سەرۆکاتی جەنابی سەرۆک بافڵ ئەمە هەمووی چارەسەرەکرێ ئەو باڵانس ئەو لاسەنگی کە هەیە لە حکومڕانیان ڕاست دەکرێتەوە هەڵبژاردنێکی چارە نووساز لە بەردەم هەرێمی کوردستانە و خەڵکی هەرێمی کوردستانیش لەوە تێگەشتو دوای ئەم هەموو قەیرانەی کە لەم کابینەیە بەسەر هەرێمی کوردستانە خەڵکی ئەم هەرێمەش تێگەشتووە کە پێویستە ئەم وێنەی حکومڕانی گۆڕانکاری تیا بکرێت و وێنەکە بگۆڕێ ئەم تابلۆیە بگۆڕێ تابلۆی حکومڕانی چونکە ئەمە حکومڕانیەکی دروست نییە و بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە یەکێتی دروشمی نەتەوایەتی هەڵگرتووە و جێبەجێیەکە حیزبایەتی وەسیلەیەکە بۆ ئەوەی نەتەوەکە خزمەت بە نەتەوەکەی بکات ئێستا لای پارتی وایە ئەگەر من بڵێم وایە وانیەوە هەموو خەڵکی کوردستانی بینن کە چۆن بوو کە ئەو دروشمەی ئەوان هەڵیان کرد چۆن پێچەوانەی بوو ئەگەر ئەو دروشمە دروست وایە کاکزانە ئەگەر ئەو دروشمەی کە ئەوان هەڵیان کرد بە دروشم هەڵیان کرد ئێستا هەرێمی کوردستانم قەوارەیە وا بچووک نابووە هەمومانەی بینین ئەوان خۆیان بەخاوەنی یەک شار و حکوومەتیان لە یەک شار و لە یەک زۆن و لە یەک ناوچە بینن هەرێمێکی کوردستان ئەوان دروشمێکیان هەڵگرت بوویان و کوردستانێکی بەهێز کوردستانی بەهێز بەوا بێت کە تۆ ناوچەیەک دابڕی لە ناوچەیەکی کە خزمەتی ناوچەیەک بکەی خزمەتی ناوچەیەکی کەنەکەی نەخێرەمە ناکرێت ئازادیەکان بەرتەسک بکەیتەوە هەتا گەنج و هەتا ڕۆژنامەوان بە پاساوی ناڕەوا بخرێنە زیندانەکانەوە و زیندان و دادگاکان بۆ ڕۆژنامەوان بێت لەگەڵ تاوانبارانە نەخێر ئەوە هەر دروشمێکە و ئازادی ڕادەربڕین و ئەمە هیچ وجودێکی ڕۆژاخان بەدەرەوەی کە مثلەن کە سوکاری شەهیدان زیاتر هەست بە معانات و ئازارەکەکەن چونکە کەسێکیان لەسەر خاچی کوردستان لەدەستداوە جەنابەت یەکێکی لەوانەی کە شەهید حەمەڕەش ئێمە کە هەر منال بووین لە مەکتەب یەکەم ڕەبیە شەهید حەمەڕەشەکەی من گرتی و باوکی ڕۆژان خانە ئەوان لە تەمەنێکی کەم ڕۆحی خۆیان کردوتە قوربانی ئەو خاکە کە سوکاری شەهیدان ئەوەی تۆ چتە ناویان لەگەڵ یانیت کە بەردەوام ئەزانم ئاگاداری معاناتەکانیانیت ئەوان چێڵێن لەسەر ئەو شتێکی وەها کە ئایا ڕۆڵەکانیان بۆ بە شەهیدکردندا کۆمەڵی خەڵک هەستێ یاری بە مقدراتی هەرێمی کوردستانەوە بکات بەڵێ بێگومان کە سوکاری شەهیدان وەنەوەی شەهیدان کەسێکی ئازیزیان بەخشیەوە بەم خاکە بەم کوردستانە بۆیە ئەگەر گەنجیش بن ئەگەر لە نەوەی کشابن ئەویان بیر ناچێتەوە کە ئەوان قوربانێکی زۆر گەوریان داوە لە پێناوی ئەم خاکەیە لە پێناوی ئەم نیشتیمانەیە لەبەرەوە لای ئەوان وایە و پێیان وایە کە ئەم هەرێمی کوردستانە زیاتری ئەوێ بۆی بکەیت و ئێمەی
کچ و کوڕ و نەوەی شەهیدان هەموو کات لەسەرەوە پێداگرین کە گەشببینین بەوەی کە هەنگاوی باش بەڕێوەیە بەڕابەتی سەرۆک باڵ جەلال تاالبانی و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە ئەو هەڵی گرتووە هەموو نەوەی شەهیدان ئومێدیان پێێتی چونکە لە کردەوەکانیە بینیویانە و لە سەرکەوتنەکان بینیویانە کە جیاوازی نەکردووە هەر ئەوەی کە لە کەرکک بینیمان کە هیچ جیاوازیەک نەکراوە لە نێوان هیچ نەتەوەی لە نەتەوانی کە لە کەرکووکان ئەو سەرکەوتنی کە بینیمان ئەوە سەرکەوتنی هەموو دانیشتوانی کەرکک و بە تایبەتی کوردەکانەوە بۆ هەموو دانیشتوانی ژەبێت هەمووشی ئەبینن لە کردەوەکانە چۆن ڕەنگەداتەوە. ڕۆژاخان هەر کە هۆزان باسیەوە کردگوتی جاران هەموو 25 مانجێک موچە هات خەڵک نێزانی کێشە چیە و لیستی موچە چیەوانە سەرۆک بافڵەوە خیرانە زۆر هەوڵیدا کە ئەوە لە بەغداد چارەسەر بێت بەڵام دیسان بەشێک لە حکوومەت کە بەشە زۆرەکەی بە دەست پارتی دیموکراتی کوردستانەوەیە ینی ئەرقەلە دروستەکەنەوە تا خەریکە بێ بە 2 مانگ هێشتا موچەخۆرانی هەرێمی کوردستان موچیان وەرنەگرتووە خەڵک لە دۆخێکی زۆر ناهەموارە ینی بەڕاستی چەند ضرورەیەکێتی ئازانەتر و ڕاشکاوانەتر بێت سەرخەت و خەڵکی شاوکاری بکات مەسەلە بێگومان ئەوەی کە یەکێتی کردوێتی من ناڵم زۆری کردو بۆ خەڵکی کوردستان بەڵام ئەوەی کە یەکێتی کردوێتی لەگەڵ ئەو دەسەڵاتی کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە زۆر زیاترە لەو دەسەڵاتی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەمەش لە پێناو خەڵکی کوردستانە لە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان کردوێتی و ئەوەشی کە لە بەغاکرا لە قانونی بودجێ و چەسپاندنی مافەکانی پارێزگاکان و ئەوانەی کە پێویستە بۆ خەڵکی کوردستان و کە مافی خۆیانە بکرێت هەرێکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی و ئێستاش یەکێتی ئەگەر لە ناو حکوومەتیشە پێی نەکرێ لە دەرەوە ئێوە هەوڵی خۆی داوە و دانەبراوە لە خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ معاناتەکانیانایە و ئاگادارین کە لە بەغایشەوە هەوڵی زۆر دراوە کە ئەم کێشانە چارەسەر بکرێت و ئەوەی کە لە سەردەمی جەنابی مام جەلالە هەبوو ئەو خۆشگوزەرانی بۆ هەموو هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستانیش بوو ئێستا بگەڕێنرێتەوە ئینشاءالله. ئینشاءالله کاکۆزان مەسەلەن داوات لە گەنجان لە قەڵەمەکان لە ڕۆژنامەنووسەکان چێکە بە عقلێکی نەتەوەی بنووسن و ڕەخنەی ئەو کەسانە بکەن ئەگەر یەکێتی ئەگەر منم ئەگەر پارتی هەر کەسێکە مەسەلەن ڕەخنەی بکەن قبول نەکەن هەنی ئەمە بە ململانێکی حەزبی نەکەن بڵێ تۆ تا شوێنێک ئەتوانی ململانی سیاسی بکە کە زیان بە پرسیینەتەوەاتی من نەگەێنی. ئەتوانم قسەی مام جەلال ڕەوەنشاد بێنم کە لە ساکۆی ئازاد لە پارکی ئازادی لە کاتی ئەو ساکووە کە دامەزراندن نەمەر شێک و بێ کەسی هەبوو ئەو کاتە وتی ئەو کاسی کە ڕخنەی منیش بکات من گەردانی ئازادەکەم ئەو کەسی کە ڕخنەی میش بکات چیتان سم پێ بڵێن ڕخنە بکەن ڕخنەی منیش بکەن ڕخنەی هەموو کەسەکە بکەن ڕاستیەکان بپارێزن ینی بۆیە بڕاستی لە هەرێمی کوردستان بە تایبەت ینی ڕەوەنشاد سەرۆک مام جەلال خاوەنی کللتورێکی زۆر جیاواز بوو یعنی ئەو ڕێبازی سەرۆک مام جەلال ئەگەر گەلی کورد لە هەر چۆر پارچەی کوردستان پەیڕوو بکات پوشیمان نابێت بوو لەبەرەوەی یەکەم ئازادی بیرروڕا دووهەم ئازادی کەسایەتی سێهەم باوەڕمەندی لە با مرۆڤی کورد کە ئازاد و ئەتوانێت قسەی خۆی بکات لە هەموو شوێنی و مەحافلی دووەلی ئەوەی دیکە یانی بڕاستی ئەبێ بوو گەنجان هەوڵ بدەن چونکە مام جەلال زۆر دیفاع لە گەنجانی کردووە ئەگەر با بچەن وتارەکانی سەرۆک مام جەلال گوێ لێ بگرن لە یوتوبی هەیە لە هەموو شوێنە لە تیکتۆک هەیە لە هەموو شوێنێکە با خۆیان کتێبی مام جەلال بخوێنن با دەربارەی خیتابەکانی مام جەلال وتارەکانی مام جەلال لە هەموو مەحافلی دووەلی ئێک بوو گەنجەنجی هەیە با بخوێنن ئەو کاتە گەنج ئەتوانێت زۆر شتمەکە و ئیرادەی خۆی بە قوت بکە بێ بە ئازاد بکێ و پێشنیاریش دەکەم کە بڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان شوێنێکی تایبەت ئەکادمیکی تایبەت بوو گەنجان بکەێت ئەو گەنجانەی کە لە سەر ڕێبازی سەرۆک مام جەلال پەروەردە بکەێت وا کورد هەموو ئەتوانێت ئەوە بکەێت سوودی وەرگێ ئەمە چارەسەری هەری باش ئەمە بەبێ لایەنگداری ئەیڵیان لە پێناو کورداتی و قسە دەکەی باڵێ ئەتوانێت ئەگەر یەکێتی ئەتوانێت بیکە لە خزمەتی هەموو ئەوە ینی کەسێک ئێستا بوونمونە یەکێتی نیشتیمانی کوردستان پار ساکۆی کورمانجی دامەزران لە ناو مەکتەبی ڕاگەیاندن لە سلەیمانی هەر کەساڵی سوورانیە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ ئەوەی دەسڵاتی خۆی بەکاربێنێ و شتەکان بە ساکۆی کورمانجی ئەمە یەک ساڵە دامەزراوە بۆنی یەکتیش تێ نییە باسی یەکتیش ناکێت بەڵام
باسی ڕاستیەکان هەیە دەکات هەموو کرمانجی دنیا هەموو کۆ کردووە لە خۆی ینی بۆیە ینی ئێستا یەکەتی نیشتیمانی کوردستان ببێ بەرامبەر خزمەتەکەی ببێ بەرامبەر ئەگەر شتێکی بوو گەنجان بکەیت نەکو بوو خۆی دەکات بوو گەنجان دەکات بۆیە من ئەڵێم سیاسەتی سەرۆک مام جەلال وا بوو خزمەتی هەر چۆ پارچەی کوردستان کردووە ببێ بەرامبەر نەگوتووە بەدیل بدەن ببن هەموو شتێکی کردووە تا ئێستا یەکەتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە من ئەگەدارم خزمەتی هەر چۆ پارچای کردووە و شوورەشەکان هاوکاری زۆری کردووە بەرامبەرجی داوای نەکردووە نەگوتی وەرە تۆش ببە لەگەڵ من ئەوا بکە ئەوەکە وەکو من دکم تۆش وەکم بکە نیکو مام جەلال نەکردووە و یەکەتیش ناکە و بۆیش هیوادارم هەر سەرۆک بابل جەلال تەڵەبانی لەسەر ڕێژکەی سەرۆک مام جەلال بەردەوامە و ئەبێ خەڵکی ئێمەش پشتیوانی لێ بکات و لایەنەکانی خۆمانی کە ئێستا حیزبەکانی کە تازە دامەزراون هەمیان پێم وایە شەڕ یەکتر نەکەن ڕاگەاندنی تند و تیژی نەکە لە بەرامبەر یەکتر بوو مەسلەی انتخابات ئیشی انتخابات و هەڵبژاردن جیاوازە مەسلەی نیشتیمانی جیاوازە هیوادارم ئەو سەرکردانە ئەو کەسانەی کە دیعایی حزبی بکەن بە مەسلەی نیشتیمانی خەتی نیشتیمانی بپارێزن ئەوە زۆر مهمە و یەکڕێژی خەتی ئەوان بێ باشترە و سەرکەوتونجی بوو هەمووتان دەخوازم گەلێک سوپاس دو سەرنجی بەڕێستان ڕۆژان خان سپاس کاکزانە بۆ بەرنامەکەتان دیارە ئەوەی کە هەیە هیچ پاساوێک نییە بۆ کوشتنی هاوڵاتیانی سیڤیل و بۆ بەتایبەت ژن و ڕۆژنامەوان ئەمە هیچ پاساوێک نییە بۆ ئەمە بەداخەوەکە ئەوەی ڕوویدا هیوادارین هەموو ڕێکخراوەکان هەموو سندیکاکانی بواری ڕۆژنامەوانی و ڕێکخراوانی و دەوڵەتەکان بێنە سەرخەت و ئەم پێشێلکاریانە بین بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و بەسەر هاوڵاتیانی سیڤیل و ڕۆژنامە نووسەکان زۆر سپاس بۆ بەڕێز ڕۆژان شەید حەمەڕەش ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز هۆزان ئەفرینی نووسەر و ڕۆژنامە سپاس بۆ ئێوە بۆ بەشداریتان بینەرانی خۆشەویست پانۆرامامان پێشکەشکردنە مۆلایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان